باوەڕکە کاک زۆر نەک درۆ یعنی ماڵەکە کاول بکە درۆ بکە بەدڵی خۆی بێتەوە بڕوە لەگەڵ ئێمە نەهەڵسوکەوت بکە بە قسەمان نەکە چی بێ خۆی ئەوە بکە ئەم دیفاعیلیەکە کە ئەم دیفاعیلیەکە یعنی منش ناتوانم هیچ بکەم ئەو کاتەمیش بەسەر خۆمان زاڵ نابووت و ڕێگەکەم زیاد بێت و ناچارم کە لیبم کاتۆڕۆڵی لە ترسا درۆکەنەوە مناڵانم خۆ ئەمە گەر ڕاستیشیان پێ بڵێ ئەگەر هەر بەدهینیش بێ ئەم هەر لیانەیە بێ قەزا بێ هەر کوشت و نێونەی لیاون یعنی ئەگەر شتە ڕاستەکەش بڵێن هەر لێدا لەبەرەوە درۆکەن بۆیە زۆر جار شتەکان بە درۆ ئەڵێن بەم خۆ چاو لێتی کاک زۆر وە لە باتی وەڵامی پرسیارەکەی تۆ باتۆ من تاوانبار نییە یعنی ئەوە ئێڵە تۆ خۆ بەدەمی خۆ دەڵی کاک زەمان جانەڵی لیانێ ئەو خۆ ئەو شتەکە قسەکانی تۆ دووبارە کاتەوە باسی درۆمان کرد من ئەمێ کەها سەیریکە چی وت من لەسەرم نقطەیە وەستم ئەڵێ ڕاستیەکانیش بڵێ لێەیە ئەزانی ئێمە جۆرێک لە درۆمان هەیە کاک جەمالجیان کە تۆ زۆر جاڵێ مناڵەکەم درۆم لەگەڵە کاترسم ئەزانی و درۆیە سەبەبەکەی لەکوێ هیچ مناڵێک نییە کە لە دایک بێ درۆزن بێ شتیمانمان نییە حتا لە پەروەردەی نوێیە ئەڵێ تۆ بە مناڵەکە مەڵێ درۆەکەی درۆ خراپە درۆ مەکە خوا درۆزنی خۆش ناوێت درۆزن وایە درۆزن ئاڵەمان نەم حکایەت و شێر و ڕێی بۆ ماس مەکە بەس لەبەر چاوی درۆ مەکە درۆ لە کۆ فێرە بێ خۆ بە بۆ ماوە ناهێنێ ئەمە یەک دوو جۆرێک لە درۆمانەی پێڵن درۆی خۆپاراستن درۆی خۆپاراستن چییە؟ ئەو درۆیە کە ڕاستیەکان بڵێ لێ ئەدرێت بۆیە لە تاوە ڕاستیەکان ناڵێ و پەنا بۆ درۆ بە براکەم هەقت لەگەڵ ماڵەکانە دانیشە کاتێک کە درۆیەکی لەگەڵ شتێکە بۆ باسەکە پێی بڵە بڵێ بابەجان ئەگەر کارتەکە و لەجاتی بڵێ دەرچووم بڵێ ئەگەر دەریژ نەچووی وەڵڵی منی چی پێ ناڵێم بەس بزانم لە چەند دەرسا دەرچووی لە چەند دەرسا دەر نەچووی با باسی ئەوەش بکەین زین بۆ دەر نەچوین با هەوڵ بین بە یەکەوە کێشەکە چارەسەرگەی خەتای ئێمەیە خەتای مامۆساکەتە خەتای خۆتە یعنی ئەگەر تۆ بەم شێوەیە مناڵەکە و درەنگ هاتەوە بڵێ لە کووە بووی ئەگەر ڕاستیەکە و پێ بڵێ لێ ببووری تو بڵێ بەس جارێکە و دووبارە مەکەرەوە ئەمە هەڵەیە من لێ قوبوڵ ناکەم شتەکانی بۆ ڕوونکەی تۆ درۆ ناکات کەواتە یەکێک لە هۆکارەکان کە ئەم مناڵە درۆ ئەکات ترسیەوەیە لێدانە تۆ لەلایەکەوە هەر جۆشی پێ نایەمە ئەمە دوو جۆر پەروەردەیە خاتونجان